اگر جوری با ما دیگه که خوش با ماش با بیشتر بنا ایبی کچکی ارمان جاوی سر موزیکا هنر کردی هنرمند مزنی برای همو دشوپینه جگله کی ورات خو حزدکه زمانی خو حزدکه موزیکا خو حزدکه هیوی جان ما مستجا بخیر هاتی چوی کله جان هێوی تۆ لەسەر شانۆ ئەوەندە جوان گۆرانی ئەڵێیت ژنێکی ئازا لە گۆرانی دروستە بێت لە چاوی منە ینی حەزورت بوونت لەسەر شانۆ زۆر جوانە لە سەرەتای دەستپێکی کورد ئایدلەوە ئێمە جیاوازیەکمان لە تۆدا بینی تۆ جیاواز بووی لە چاوی ئێمەدا پێشکەشکردنی گۆرانیەکانت کۆنتاکتت لەگەڵ ئێمە زۆر شیرین بوو زۆر جوان بوو ئۆ ستایلی جلوبەرگەکەت زۆر سەرنجڕاکێشە من هەست دەکەم کە تۆ ستایلی خۆت بێ ڕەنگە ستایلی باکووری کوردستان وەها بێ بەڵام هەست دەکەم کە ستایلی خۆش تێکەڵ کردووە زۆر جوانە شیرینە بەڵام دەبینی کە هاوڕێکانت دەنگی باش لە کورد ئایدڵا هەیە دەنگی زۆر باش لە کورد ئایدڵا هەیە لەبەرەوە ئەبێ ئێمە شانس بدەینە باشترین دەنگ ینی قۆناغ دوای قۆناغ گرانترە بێت زەحمەتترە بێت لەبەرەوە ئێمە هەر چۆرمان پێکەوە بڕیارێکمان داوە ئێمە باوەڕمان بە تۆ هەیە کە لەگەڵمان بمێنیتەوە و بەردەوام ببیت پیرۆزە پیروزه وەرە وەرە هیوی جان وەرە پیرۆزە پیرۆزە هێوی تۆ سەرکەوتوو بووی هەستە چۆنە؟ شغلي ما خباتي ما حموتش اللي بيرب أباسكرك جريم بيش بومه بوم البطة من زي فيروزة كي خوش بدم البطة بوم البطة ما هي بيعمل